من کۆمەڵی ئیسلامی کوردستانم. بە مەبەستی هاندانی ئافرەتان بۆ بەشداریکردنیان لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و هۆشیارکردنەوەیان لە هەڵبژاردننی لیست و کەسی شیا و سکرتاریەتی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی پێوەگەیەکی بۆ ئەندامانی لە سنووری هەولێر و دەوروبەری و دەڤەری ڕاپەڕین ساز کرد. سکرتاریەتی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان و نووسینگەی هەولێر و لقی هەولێر هەڵساین بە ئەنجامدانی ئەم خێوەتگەیە بە بەشداری پێکردنی خوشکانی سنووری هەولێر و دەوروبەری و هەروەها خەلیفان و سۆران و سەنگەسەر و ڕانیا. لەم خێوەتگەیەدا ئامانجمان ئەوە بوو کە خوشکانی خۆمان تێبگەین کە ئێمە وەکو چۆن بڵێن پەیامی خوشکانی خۆمان بگەینە خەڵک بگەینە خوشکانمان بەوەی کە خوشکانیش ئافرەتانیش وەکو پیاوان دەتوانن ببنە سەرکردە دەتوان ناوەندەکانی بڕیادا ڕۆڵ کاریگەری خۆیان هەبێت. لای خۆیەوە عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە میانی پێشکەشکردنی وتەیەکیدا بەگشتی باسی لە ڕۆڵ و پێگەیشتنانی کورد کرد لە کای سیاسی و بە تایبەتی لە ناو کۆمەڵی ئیسلامی ئاشکراشی کرد خوشکان ڕۆڵی کاریگەریان هەبووە لە دەستکەوتەکانی کۆمەڵی ئیسلامی. گوتیشی چۆن لە هەڵبژاردنەکانی دیکە ژنان ڕۆڵی گەورەیان هەبووە لە دەستنیشانکردنی نوێنەرەکانیان. پێویستە بە هەڵبژاردننی ئەم جارش بە گەرم و گوڕی بەشداری هەڵبژاردن بکەن وە کەسی شیا و هەڵبژێرن. خەڵکی کوردستان 4 ساڵ جارێک ممارەسەی دەسەڵاتەکانی خۆی بکاتەوە کە مافی خەڵکە دەسەڵاتدار دیاری بکە و خەڵک سەرچاوەی دەسەڵات پێدانا و خەڵک کەسەکان حزب دامەزاوەکان بەهێز دەکات پشتگیری دەکات پاڵپشتی دەکات. بۆیە ئەم قۆناغەمان دیسان ئەو قۆناغەیەکە دووبارە ئەم دەسەڵاتە دەگەڕێتەوە لای خەڵک. بۆیە پێویستە زۆر بەوردی بەڕاستی زۆر هوشیارانە ئێمە دیسان بڕیار لە ئایندەی دەسەڵاتدارانی خۆمان بدەینەوە. چ جۆرە دەسەڵاتدارێک هەڵدەبژێرین ئێمە؟ چێ دەکەین نەری خۆمان؟ کیان و قەواری ئەم هەرێمی کوردستانە بەهێز بکە بیپارێزێ. ئایا شەخص دەتوانێت؟ ئایا حزب دەتوانێت؟ بەداخەوە ئەوەی کە تا ئێستا هەبووە هەموو بەرنامەکان و هەموو پرۆژەکان و هەموو ئاوات و ئامانجەکانی ئەو کەسانی کە دەسەڵاتدار بوون ئەوانەی کە نوێنەراتی کوردیان کردووە لە ئەنجومەنی عێراق جا چ وەکو پەرلەمانتار چی وەکو ئەو پۆست و پلانەی کە بە کوردراوە لە پۆستە سیادیەکان لە پۆستە ئیداریەکان لە دەسەڵاتی جێبەجێکردندا ئەگەر ئاوات و ئامانجی زۆر زۆر گەورەی هەبوو بێ لە سواسیەوەی حزبەکەی دەرنەچووە. سکرتێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامیش ئاشکرای دەکات پێویستە ژنان لەسەر سندوقی دەنگدان شۆڕش بەرامبەر ئەو دەسەڵاتە بێباک و ستەمکارە بەرپا بکەن لەسەر کورسیەکانیان بیانهێنە خوارەوە. پێویستە ژنانی کورد، ژنانی ئێمە، خوشکانی ئێمە، دایکانی ئێمە بە شۆڕشێکی پرتەقاڵی کۆتایی بەستەم و نائەدالەتی و زوڵم و بەشخوراوی ئەو گەل و میلەتە بهێنن. ئێمە ئەمانەوێت لە نیشتیمانی خۆمانە خاوەنی پێگەی خۆمان بین. ئێمە ئەمانەوێت سەربەست و ئازاد بین. ئێمە ئەمانەوێت دایکان و خوشکانمان خۆشگوزەران بن، ژیانێکی شایستەیان بۆ بگەڕێتەوە. ئەمانەوێت ژنان پێشەنگ بن لە بەرجەستەکردنی شۆڕشێکی پرتەقاڵی. هەرچەندە لە وڵاتە پێشکەوتوەکان ئافرەتان ڕۆڵێکی کاریگەریان هەیە لە ناوەندی بەڕێوەبردننی وڵات وە گەیشتونەتە لووتکەی دەسەڵات، بەڵام لە هەرێمی کوردستان تا ئێستا دەسەڵات وەکو پێویست ڕێگەی بە ئافرەتان نەدا بۆ بەشداریکردنیان لە حکوومەت و هاوڵاتیانیش ئەو هۆشیاریان بۆ دروست نەبووە ئافرەتان بکەنە نوێنەری خۆیان. بۆیە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی دەیەوێت لە ڕێگەی چاڵاکیەکانی هاوڵاتیان تێبگەێنێت کە ئافرەتیش دەتوانێت ببێتە سەرکردە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیان گوندی جەلی سەر بە ناحیە سکتان.